ئەم دوکانانە کەوا ئیسەمە دوێنێ ڕوخا ئەمە کە کەسیتیانە بۆم دوکانە بەڵام ئەوەی تەنیشتی کە دوکانێکی خەیاتیە ئەلەو ساتێکەوە ئەمە ڕوخاوە ئەوە دوکانەکە جێشتووە و دیارە بەشی ئەوەشی ڕوخاندووە من لە نێو قەیسەریە دێرینەکانی قەزای خورماتوو ئەم قەیسەریانە مێژوویەکی دێرینیانێ و مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 100 ساڵ و تاکو ئێستاش بە هیچ شێوێ نۆژە نەکراوەتەوە و تا دێت مەترسی دەکەوێتە سەر ئەم قەیسەریانە و هەرجار و بەشێکی لێ دەڕوخێ و دیارە دوێنێ ئێوارەیش ئەم دوکانە بە تەواوی داڕوخا و تەنانەت ئەم دوکانە کە خەڵکی تێدا بوو بەڵام ئەو ساتە کە ئەمە ڕوخاوە هاوڵاتیەکە یاخود دوکاندارەکە لێرە نەبوو و دواتر هاتووەتەوە و بەشە لە دوکانەکە ئەوش ڕوخاوە من ئێستا لە خاوەنێکێک لە دوکانەکانم لایە و ئەمێ بزانم بۆچی تا ئێستا نۆژە نەکراوەتەوە و چیان کردو بۆی کەوا چارەسەری بکەن سڵاو لێبێ عەلەیکوم سەلام ئەم قەیسەریانە بۆ ئاوای لاتۆ بۆ تا ئێستا نۆژە نەکراوەتەوە کاکە ئەمە ئەوەڵا سەلام عەلەیکوم ئەمە ئین خەڵکە هین حکومەت نییە حکومەت نازانم ئەسەر مەسەڵەن چشتی گەرەکمانە بکەن ئەسەر تێ گەرە وها بکەی وا بکەی نازانم ئەسەر قانونی چییە قانونی چییە نازانم بەس گەرەکمان تعمیر بکە مەسەڵەن من تعمیرەکە من دوو دوکانم هەیە دوو سێ دوکانم هەیە گەرەکمە من تعمیرم کرد ئەوە نایکە ئەو کەتر نایکە ئەوجا مەسئولێکە هاتەوە لێرە وتی مثلا بدەم بۆ شەرکەت تورکی شركة تركية وتيون عايد عارين نية حكومة نية حتى دين بكان ودرس بكان هو نيكرتر أو أنا ما خاون دكانة كان يسا إنكن تعمير إنكن باشە حکومە دام این خۆتانە حکومت نایکای و خۆتان هەڵتان داوە چاکی بکەنەوە بۆ پارە خەرکردن لەم خۆتانە نۆژنی بکەنەوە تا ڕادێ توانێ ما بکە ئیسە من ئەیدەم ئەو دوو دەنێک مثلا ئەیدا ئەوانە هەر شیۆن مثلا ئەمە بۆ یەک پیاوە ئەمە یەک پیاوە یعنی تێکەلاوە یان نەیەژیمەوەە ئەمە تەنەوەین کوردە ئەوە هین تورکمانە ئەوە کەین عارەبە مثلا ئێمە لەگەڵ قایمقامی قەزای خورماتوە قسەمان کرد ئەوەڵێت چونکە خاوەندارەتی ئەم قەیسەریانە خودم دوکانانە گەڕێتەوە بۆ خەڵکی خۆی ئێمە ناتوانین بە هیچ شێوە دەستێوەردانی بکەین ئەگەر بێت و دوکانداران خۆیان بێن تەنەزول بکەن لەوەی کەوا دوکاندارەکان ڕادستی حکوومەت بکەن و لاینی پەیوەنددار بکەن ئێمە خۆمان تێن لەسەر ئەرکی سەرشانی خۆمان چاکیەکەین و بە تەواوی نۆژەنیەکەینەوە و لە ئێستادا ئەوەی کە هەیە دوکانداران لە ناو خۆیانە ڕێک ناکەون کەوا بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادێک نۆژەنی بکەنەوە و لە مەترسیدا ڕوخان بیپارێزن و بەو شێوەی ماوەتەوە هەر جارە و لە کاتی بارانبارینە بە تایبەت لە وەرزی زستاندا هەر جارە و بەشێکی دەڕوخێ وەکو دەبینن ئەم دوکانە گەر هاوکارم وێنەکەم گازێتەوە ئەم دوکانانە کەوا ئیسەمە دوێنێ ڕوخا ئەمە کە کەسیتیانە بۆم دوکانە بەڵام ئەوەی تەنیشتی کە دوکانێکی خەیاتیە ئەلەو ساتێکەوە ئەمە ڕوخاوە ئەوە دوکانەکە جێشتووە و دیارە بەشی ئەوەشی ڕوخاندووە و دیارە کەلوپەلەکانی تەواو دەرکردووە و ئێستا پێشتر ساڵانی پێش ئێستا ئەم قەیسەریانە کە ژماریان سێ قەیسەریە جمەی داهات لە کڕیار و لە دوکاندار بەڵام لە کۆی زیاتر لە 50 دوکان لە کۆی زیاتر لە 50 دوکان ئێستا توانین کەمتر لە 15 دوکانداری تیاماوە و کڕیارێکی زۆر کەمیش ڕووی تێدەکەن و ئێستا لە ئەسنای قسەکردنمانە ئێستا دەنگێک لەو سەقفەوە هاتوو بەشێکی کەمی دووبارە ڕوخا و ئەوەی کەوا هەیە قایمقامەڵێت لاینی پەیوەنددار بە شێوە دەستێوەردان ناکە تاکو دوکانداران ڕێک نەکەون بێن ڕادەستمانی بکەن و بۆ ئێمە چاکی بکەینەوە.